دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان لە چەند پرۆژەیەکی جیادا بڕی 59 ملیۆن دیناری دابەش کرد. بەخشین لە پرۆژەیەکدا هاوکاری 215 لە نەخۆشانی درێژخایەن و غەسلی گورچیلەی کرد بە بڕی 43 ملیۆن دینار و پرۆژەیەکی تریشی تایبەت کرد بە هاوکاری 80 مامۆستا و زانای ئاینی بە بڕی 16 ملیۆن دینار. ئەمڕۆکە سێ پرۆژەی گەورە ئەنجام درەکە پێکاتبوون لە هاوکاریکردنی 145 هەژار و نەخۆشانی درێژخایەن کە بە بڕی 29 ملیۆن دینار بۆ هەر خێزانەکەی 200,000 دینارمان پێدا و هەفتا لە نەخۆشانی غەسلی گورچی لە هەر ئەمڕۆ هاوکاریمان کردن بە بڕی 14 ملیۆن دینار بۆ هەر خێزانێکی نەخۆش کە 200,000 دینارمان پێدا و هەشتا لە مامۆستایانی ئاینی خۆبەخش ئەو مامۆستانی کە دەتوان بڵێم زۆر دەستکورت و هەژار و کرێچین ئێمە توانیمان 16 ملیۆن دینار دابەش بکەین بەسەر هەشتا مامۆستای ئاینی کە بۆ هەر مامۆستایەکی ئاینی بڕی 200,000 دینار. کۆی گشتی ئەو هاوکاریانی ئەمڕۆ لەم سێ پرۆژەدا کە دەستگای خێرخوازی بەخشین لە ئۆفیسی هەولێر دابەشی کرد 59 ملیۆن دینار بوو لە سێ پرۆژەدا. بەشێک لەو کەسانەی لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە هاوکاری کراون دەڵێن زۆر جار بەهۆی نەبوونی و کەم دەرامەتیەوە ناتوانن سەردانی پزیشک بکەن بۆ چارەسەرکردن. سوپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن بۆ پێدانی هاوکاریەکان داوا لە خێرخوازانیش دەکەن زیاتر دەستگیرۆی بکەن. خێری ئەو خێرخوازانە بنووسی کە هاوکاری ئەو نەخۆش و ئەو هەژارانە دەکەن ئیشەڵڵا خوای گەورە پاداشتیانەداتەوە بە زیاتر. وەڵڵا ئەو نەخۆشە دوو گورچلێ ڕاوەستا ینی ئەفتانە ئەوە دەبی عملیاتە چی لێ بکەم چۆن دەی هیچ ناکە دەماری سناعیلۆدا ئەنیم هەرڕاوە ناستی ینی ڕائەوەستی هەفتی سێجا دەبی غەسلی بکە زۆر زەختمان لەسەر بەرەی وڵات زاروێ عیلازمان پێ ناکڕێت نابەخوای وەڵڵای لە خوای بە زیاد بێ خوا ئەوەندیکەیان بە سەرابارێ سەد ئەوەندیکەیان بداتێ کە ڕێزی فەقیر و ئاژارەکرێت بۆ ئێوە ئەو هاوکاریە زەڕوو بوو. ئەرێ وەڵڵای هەندە زەروتە خوا دەڵێ بەس ئەم عاشەکەم 2200 بەخوا لە قەرسم داوت خوا نهاتۆتە ماڵ پیاوەشم 7 ساڵە نانی بەدەمەوەک لە جێگایە کەوتۆ 7 ساڵە نانی بەدەمەوەک. وڵای نەخۆشی درێژخایەنم هەیە ئارێ وڵا زەرعم کردیە ئارێ وڵا ئەخوای بەس دیار بی لەوەندەیاتمە ئەوەندە مەمنونی ئەی خوای ئەگە هەبێ هەموو جێگە نەبی مانگ نامانگ دوو مانگ جارێک باش نیمە قەلبم خۆش نیە وەڵا هەنا وەڵای چیتێ لە بۆ دەستگای بەخشین لە بۆ زۆر مەمنون دەستیان خۆش بی خوا ڕزقیان بدا خوا بیان پارێزی. تەنها لە هەولێر و لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەخشین توانیویەتی 3 خانوو بۆ هەژاران و بێ باوکان بکرێت بە بڕی 100,000 دلار. ئەمە جگە لە چەندین پرۆژەی جۆر بە جۆر کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەنجامیان دەدات. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.